شيء مرايا لها مقصد كيف تلفزيون مخبي بكذا فلاش بۆ پێشوازیکردنەوە ئەم وەک سێهاوارە سەرناپێ HDP دەم پارتی و تەبگەری ژنێن ئازاد ئەم وەک هەیەتکێ ئەمش 25 مهێ لە باشووری کوردستانن ئەم لە هەولێر بوو چەند ڕۆژە و ئەم ئیرۆژی بووە ئەمە دەست بە هەفتەدەم بەردەوام بکەن ئەم سازی حەزبا و شخصیەتی وەک میناوە بۆ باندۆر لەسەر جوواکێ دکن وش بۆ گەلەمپەریش بۆ کووردا جێوا جودایی جێوا مهمە ئەم بوارە هەبدیتن دکن زۆر سپاس بەخێر بن سەرچاو باشووری کوردستانی بەرچاوایە باکووری کوردستانی ڕەوشاوی بەرچاوایە ڕۆژاوای کوردستانی و ڕۆژهەڵاتە کوردستانی بەرچاوایە ئەم 200 ساڵە 21ەمین دەبینن بە پێشەنگی دەوڵەتە تورک دیسا داخواست بوون بۆ کورد بێ ستەت و بێ ماف و بێ ناسنامە ببینن دەوڵەتە تورکشی بە زیهنیەتە ئابەرێ عوسمانیا سینۆرێ میساقی میلی دیسات خوازە ئاوا بکە ji ber wê ji alîkî rojava dagir dike ji alîkî daxwaz dike başûr dagir bike û gav gav ev rojê dawî xem rewşa awartir hevre jiyan dike ji alîkî dît jî li Bakurê Kurdistanê her ro êriş û tundiya xwe zêdetir pêştir dixe وتێکی هاوبەشمان نییە بەرامبەر بە دوژمنان بۆچی دوژمنیش هەوڵی داوە ئەو جیاوازیە ئەو ناکۆچەی کە لە بینی هەموو پارتە سیاسیەکان و لە سەر ساحەی سیاسی کورد هەوڵەدا زیاتر ئەو بۆشایە بکە بۆ ئەوەی هیچ ڕۆژێک گوتارمان نەبێ هەر دابشکردنی کوردستان و خاچی کوردستان بۆ ئەو بۆ کورد گوتاری نەبێ وڵاتە عەرەبیەکانیش هەر بە هەماشەوە سێرەکەی تۆ لەسەر غەزە یەک گوتاری هاوبەش نییە لە بینی وڵاتە عەرەبیەکان بۆ چکە ئەوانیش دابش بوون کورد گوتارێکی نییە بۆیە گرنگە بەڕاستی ئێستا لەم ڕۆژەدا ئەگەر کۆنگرەی نەتەوەیش نەبێ کۆنگرەیەکی حیزبە سیاسیەکان بێبێکەوە با ناکۆک بین بەڵام دانیشین لەسەر مێزەکە با لە شتی بچووکەوە دەست پێ بکەین بەڵام دانیشین لەسەر چووکە سێرەکەی تۆ خەریکە خاکەکەت نیوەی وردە وردە پەرتەوازای بێ داگیر دەکرێت ڕۆژانە دەیان گوندمان دەسووتێ دوێنە شەو چەندین گوند سوتاوە ئەمە ئەوەی کە زیانی لێ دەکەوێ بەڕاستی خەڵکی هەژارە ناوچە ئابوووریە کشت و کاڵەکانی خۆمانە ئیتر ئەوە ماوەیەکی کە نەخوێندنی دەمێنێ هەمووی هیجرەت دەکا بەرەو شار لە ناو شارە ئیتر کاری نابێ ئەبێ بە ینی ئەوش دیسانەکە بێتە توێژێکی هەژاری لەسەر دەوڵەت لەبەرەوە زۆر گرنگە ئێمە کۆک بین بۆ ئەوەی دەنگمان بگەێنینە دنیای دەرەوە بە دنیای دەرەوە بڵێن بەسە ئیتر ئەم هەموو چاوسانەوە بۆنێتەوەی کورد بۆ چیمان دەرحەقی مافی خەڵک کردووە هیچ ڕۆژێک کورد ڕقی لە تورک نەبووە ئەمچ سەرناوێ تەمکێرا ژنێن ئازاد سەرناوێ پارتیا دەوڵەتکە سوپاسدارم کو ئیرۆ دەرێ ji bo mawekîran gerekayê tîtînê bikin 24 mehê em hatin başûr heyetê ewelek me li Avro partiya gel mirovê navayê pêşeng gelan hevdîtina dikin ariyan dikin serê me divê min dek otobêj bikin xeber bide ji ber wê yekê em hatin îrojî me dû bibînin gel we 25 مهه حیا ایرو ام لباشور اندک هفدیتان کن عالی دیپلماسی و خبات خاطر ماشینن ایروجی ام هاتن مجم که کوال هفدیتن ایکر و پرسکره که با کورچیه یا چار بشه کردستانی چیه و چار ساریه و چیه ام سروه هفدیتن کن آقافتن خاط کن ایروشون دا جمع تکلی آخا خورد بکن و خبات به هفرا بمشینن ما اینان ده زمانم هر تم جیتین زمان پرسکره که چارسیه ریا گلی کرد گره که آوایی که آشتیانه و آوایی که دموکراتیک
به چاره سرکردن سرکاویجی چیه گره گل برز اوجالان هفدیتن اقدامک نزدا بین داین و سروه جیمه هندک گل که حوال پاروا کر ایروشون داجه اون خبات خو بردوام بکن بلیویجی عالیه چانده عالیه هنره عالیه هر چهار بشه کردستان ام به هفرا چه خباته که خورد درین نهوله چند خباته که باش درین نهوله سروه جیمه آخافتن خاکرن اره برجی هودیتن ما هبین ایروشون داجه ام هودیتن خو خورتر بکن ام بردوام بکن لیتی گشنی ها باش درسته که با وی که بزنین چی بکن دولتان تی گشتون لسه سالی را بردوها که کردیان با بچک پیل بناو نبره کردی جبهتی بقال لوی همو معفکانی بچک دزنا که ابیتی بگین لما میتودی ایش کردن من بگورین و هول بین زندانکان پر نکن لخالشی خباجی رو تیکوشر بلکو آشتی دست پی بکا پروسه دیالوگ دست پی بکا پروسه آشتی دست پی بکا کشکان من با دیالوگ چاره سرکین نک به بریه کوتن و شر اما کروچی بیگریزی همون شونکانی کردستانه و لگر رواندی کردیشا اما بردوام قسمان بیک و هبه برنامه کارمان بیک و هبه لروی پروردهیه و لروی کلتوریه و لروی آبوریه و لروی تیروانین و برنامه سیاسیه و کار بکین و اوی که بتوانین اوی پیوسته بیکین و کوملگا کمان زیاتر لیگ نزیکینه.